دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی محەممەد سەعید ناسراو بە مامۆستا محەممەد سەعید نایەر وەرزشکاری دێرینی شاری سلێمانی کۆچی دوایی کرد لە گردی سەیوان بە خاک سپێنراو بە ئەمەدەبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و وەرزشکاران و بەرپرسانی حکوومەت پرسەکەی لە شاری سلێمانی بەڕێوە چوو. مامۆستا محەممەد سەعید بەڕاستی نازانم بڵێم چی، مامۆستایەکی بۆ ئەمەک بۆ وەفا دەستپاک دایان پاک دەم پاک، مامۆستایەک بەڕاستی ینی پراپڕ بەخۆی بەڕێز بوو و یەکێک بوو لە داوەرە پلەیەکانی عێراق لە یاری تۆپی پێ یەکێک بوو لە داوەرەکانی تۆپی باسکە لە پلەیەکی عێراق و مامۆستا ئەو تەمەنی کە هەیە بوو هەمووی لە خزمەتی وەرزشا بوو، بۆیە لەبەرەوە کۆچی دوایی مامۆستا محەممەد سەعید خەسارەتیش گەورەیە بۆ وەرزشی کوردستان و بە تایبەتی وەرزشی شاری سلێمانی. سەرەتا نەک بەناوی ڕێکخراوی وەرزشکارە دێرینەکان بەناوی هەموو وەرزشکارانی کوردستانەوە ئێمە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەیە و بنە ماڵە و کەسوکاری مامۆستا محەممەد سەعید بەڕێز و خۆشەویست و کەسایەتی ناسراوی شاری سلێمانی و کوردستانەکەین بەڕاستی. من زۆر دەمەکانی نزیکەی 50 ساڵە مامۆستا محەممەد سەعید نادر لە نزیکەوە ناسم، ئەزانم چ پیاوە بۆ، ئەزانم چ وەرزشکارێ بۆ، چ کەسێکی دڵسۆز بووە، هەموو ژیانی تەرخان کردبوو بۆ وەرزش بەبێ ئەوەی ڕۆژێ ڕۆژان بیر لەم بەرژەوەندی شخصی خۆی بکاتەوە. کەسێکی خۆشەویست ئەتوانم بڵێم من مناڵ بووم ئەوم بینیوە لە گۆڕەپانەکان وەکو مامۆستا ئەتوانم بڵێم دەیانەوەی پێگەیان و فێری کردووە بە کە چۆن بێ بە وەرزشکارێکی بەڕێز و خاوەن خۆڕەوشتی بەرز، چکە خۆی کەسێک بوو زۆر دەوڵەمەند بوو لەو شتانە لە خۆڕەوشتی بەرز لە هەڵوێستی کوردایەتی و مەردایەتی بەڕاستی. محەممەد سەعید نادر لە ساڵی 1944 لە شاری سلێمانی لەدایک بوو. لە ساڵانی 60ەکان دەستی بە وەرزش کردووە و ئەندامی دەستەی دامەزرێنەری یانەی سیروانە و دایوەسێنانی لە یاری لە وەرزش دانەبڕاوە و دەستی کردووە بە کاری ناوبژیوانی و توانیوێتی بێتە ناوبژیوانی پلەیەکی عێراق. هەروەها توانیەتی چەندین ناوبژیوان پێ بگەێنێت و خزمەتێکی بەرچاوی کردووە دوای وازهێنانی شوێنەکاری ناوبژیوانی وەک سکرتێری یانەی وەرزشی سلێمانی دەست بەکار بووە و ساڵانێکی زۆر خزمەتی ئیدارەی ئەو یانەی کردووە. سەرەتا بەداخۆ پەشارێکی زۆرەوە بۆ کۆچی دوایی مامۆستا محەممەد سەعید، هەم مامۆستا محەممەد سەعید هەم وەرزشکارێکی دێرین، هەم مامۆستایەکی وەرزش بووە لە بواری وەکو یاریزان وەکو داوەری تۆپی پێ، هەم وەکو ڕاهێنەر، هەم وەکو کارگێڕی لە وەرزشیا خزمەتی وەرزشی سلێمانی و کوردستانی کردووە. توان بڵێم مامۆستا محەممەد سەعید وەکو ناوبژیوانێکی پلەیەکی عێراق و کوردستان دەوری کاریگەری هەبە، دوای چەندین جار ناوبژیوانی کردووە لە خولەکانی عێراق و کوردستانە، دەستێکی کاریگەریشیە بۆ دوای ئەوەی کە خانە نشین بوو کە وازی لە کاری ناوبژیوانە چەندین خولی ناوبژیوانی کردەوە و چەندین ناوبژیوانی پێگەاند و هەمیشە هاوکاری ئەو کەسانەیانەکە کە حەز دەکەن شارەزایی و ڕوونکردنەوەی زیاتر وەربگرن لەسەر کاری ناوبژیوانی. سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان ڕاگەێنین بەناوی هەموو وەرزشکاران و ناوبژیوانانی شاری سلێمانیەوە بۆ منەماڵی کۆچکردو و بەرز مامۆستا محەممەد سەعید نادر کە ساڵانێکی زۆر خزمەتی بواری وەرزشی کردووە لە زۆر وەرشەکانە، یاری باسکە، بالە، هەروەها لە بواری داوەریە، هەروەها ماوەیەکی زۆر ماوەی 30 ساڵ لە یانی وەرزشی سلێمانی بووە. بەڕاستی جێگەی مامۆستا محەممەد سەعید هەروە بە ئاسانی پڕ ناکەتەوە لەبەرەوەی پیاوێک بوو لێوان لێ و لە خۆشەویستی و لە کاریزمایەکی وەرزش بوو. مامۆستا محەممەد سەعید نادر یەکێک بووە لە وەرزشکارە زمان شیرین و کەسایەتیە دیارەکانی شاری سلێمانی و کەسێکی خۆشەویست بۆ لای وەرزشکاران. بەڵام مەخابن لە بەرەبەیانی 2/1/2020 دڵە گەورەکەی لە لێدان کەوت و کۆچی دواییشی بووە خەمێکی قوڵی وەرزشکاران. ژوان ڕۆڤ گەلی کوردستان، سلێمانی.